وللذين كفروا بربهم عذاب جهنم. دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری لە شاری سلێمانی بۆ 8مین ساڵ لەسەر یەک ئاهەنگی مۆڵەت پێدانی قورئان خوێندنی بەخشیە 95 کەس کە 56 کەسیان لە ڕەگەزی مێ و 39 کەسیان لە ڕەگەزی نێر بوون. هاوکات ساڵانە دەستگاکە مەراسیمێکی شایستە بۆ بەشداربووان ڕێک دەخات کە دوا بە دوای وەرگرتنی مۆڵەت دەتوانن وانەی جوان خوێندنەوەی قورئان بڵێنەوە. هەموو قوتابیەک لە هەر ئاستێکی خوێندن و زانیاریە بێ ئەبێ عەمە و تەبارەک بخوێنێ، پاشان تاقیکردنەوە بکات لە لیژنەیەکی بەڕێز، پاشان ئەچێتە سەر دەستپێکردنی ختم. لە ختمەکە لە 10 جوزئ ئیمتیحانەکە، لە 20 جوزئ ئیمتیحانەکە، پاشان لە 30 جوزئیش ئیمتیحانەکە. ئەنجا ئەوە لیژنەی کۆتاییە و ئەتوانێ مۆڵەت وەرگرێ. بە دەر لەوەش ئەبێ تەجویدی مسەور بخوێنێ بە دەورە، پاشان تاقیکردنەوەی تیا بکا و لە 180 کەمتر نەهێنێت. شاتی سەرچیمان چالاش سەرچیمە لە خزمەت قورئانی پیرۆزدایە. ئیتر ئەوەی ئەو ڕۆکە لە خزمەتی داینە لە لەقی سلەیمانی جوان خوێندنەوەی قورئان یاخود وەرگرتنی ئیجازە لە قیراءات و لە ڕوایاتی مختلف بە سەنەدی متصل هەتا دەگاتەوە ڕەسوول الله صلی الله عليه وسلم. دیارەوە یەکە لە سالاتی هەرزەقەکانی دەستگای نووری حیکمە بە تایبەتیش لە سلەیمانی و لە باقی لەقەکانی تریش لە بۆ نمونە لە هەولێرش ئەلحەمدوللا هەر خەریکین، لە سەید سادق لە گەرمیان لە باقی لەقەکانی تریش، بەڵام دیارە کەم و زیاتر هەیە. ئەو کەسانەی بەشداری تاقیکردنەوەکان دەکەن پێویستە سەر جەموانەکانی جوان خوێندنەوەی قورئان بە سەرکەوتووی تێپەڕێنن کە زۆرێکیان نزیکەی 4 ساڵ دەخایەنێت تا نمرەی تەواو لە تاقیکردنەوەکان بەدەست دەهێنن. دواتر لەلایەن لیژنەی تایبەتەوە هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت. ئەوانەشی ئەمساڵ مۆڵەتیان پێدرا دەڵێن ئەمڕۆیان بە ڕۆژێکی مێژوویی لە ژیانیان دەزانن و هەستێکی خۆشیان هەیە و دڵخۆشن بە وەرگرتنی گەورەترین سەرمایەی ژیانیان کە ڕێپێدان و وەرگرتنی مۆڵەتی جوان خوێندنەوەی قورئانە. ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە لە ژیانی منە کە سپاس بۆ خوا ماوەیەکە لە خزمەتی قورئانی پیرۆزین لەگەڵ مامۆستایانی بەڕێزا خوا جزای خێریان باتەوە کە سەبر و تەحەمولیان لەگەڵ کردین و کاتی پیرۆزی خۆیان پێبەخشێت. ئەمڕۆ ڕۆژێکی خۆشترین ڕۆژمان لە ژیاننا کە من لەم لەسەر سفرەی قورئان الحەمدوللا لەم مزگەوتە پیرۆزەدا کۆبووینەتەوە. لە ڕاستیدا هەر لە یەکەم ڕۆژانێک کە هاتوو پێم ناوەتە ناو سەنتەری حیکمەوە بیرم لەوە کردووە کە ڕۆژە لە ڕۆژان بم بە مامۆستای قورئان. بەڵێ هەر لەو ڕۆژانە بە خۆم هیلا کردووە و هەوڵم بۆدا هەتاکو گەشتم بە ڕۆژە. بەتەمام دوای ئەوە دەستکەم بە قراءەیەکی تر، من قراءەی حەفس عن عاصم وەرگرتووە و دووبارە دەستەکەمانێ بە شەعب عن عاصم ئینشەڵڵا. دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە بۆ پێگەیاندن و پەروەردە بەردەوام هەوڵ دەدات بۆ پێگەیاندنی گەنجان و لاوان و پەروەردەکردنیان لە سەر بەرنامەی قورئان. ئامانجی سەرەکیشی برەودانە بە بواری پەروەردەی ئیسلامی.